دوای تێپەڕبوونی 15 ساڵ بەسەر پەسەندکردنی دەستوری هەمیشەیی عێراق لە کاتی ئێستا کار بۆ هەموارکردنەوەی ئەو دەستورە دەکرێت. شارەزایەکی بواری یاسا و دەستوریش پێی وایە بەبێ جێبەجێکردنی ڕێشوێنەکانی هەموارکردنەوەی دەستور کە لە مادەی 142 ئاماژەی بۆ کراوە. ئاسان نییە دەستوری هەمیشەیی عێراق بە خواست و ویستی پێکاتەیە گۆڕانکاری بەسەردابێت. ئەو ڕێو شوێنانێک کە دەبێ بگرێتە بەر لە پەرلەمان لەژنێرۆدا بڕێت و هەروەها مساعدەکە لەسەر ئەوە بکرێت لە پەرلەمان دواتر دەخرێتە دەنگدانەوە لە دەنگدانیش دەبێت سێ پارێزگا معارز نەبن بۆ ئەو هەموارکردنەوەیە. ئەڵبەتە سەبارەت بە هەرێمی کوردستان باز دەکرێتن. هەرێمی کوردستان زەماناتی دەستوری هەیە بە پێی مادەی 142 دەستور کە هەموار بکرێتەوە چونکە تا ئێستا و مادەیە پیادە نەکرایە بۆیە من پێم وایە بە پێی مادەی 140 هەموار دەکرێتەوە نەک مادەی 125 بۆیە سێ پارێزگار ئەگەر ئاعتراز بگرن ڕەتیکەنەوە ئەو هەموارکردنەوە هەموارکردی دەستور سەر ناگرێت. ئەندامێکی یەکێتی پەرلەمانتارانی کوردستانیش ئاماژە بۆ دەکات پێویستە لە هەر هەنگاوێکی هەموارکردنەوەی دەستوری عێراق کورد یەکدەنگ و یەک هەڵوێز بێت، هەروەها لە ڕێگای لیژنەیەکی پسپۆڕەوە چاودێری کارەکانی ئەو لیژنەیە بکات کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەموارکردنەوەی مادەکانی دەستور پێکێنراوە. ڕاستیدا دەستور زۆر مافی گرنگی هەرێمی کوردستانی لێت جێگیر کراوە لە ڕووی لە هەموو ڕێکەوە ینی بەڕاستی هەرچەندی مەسەلەن وەکو میلەتی کورد وەکو گەلی کوردستان هێشتا تموحمان زۆرە، بەڵام ئەوەی کە کراوە ینی شتێکی زۆر گرنگ و باشە. بەڵام ئێستا ئەو کاتی خۆی کە حزبەکانی عێراقی و یاخود حکوومەتی عێراق ئەو کاتی لە زۆر بەهێز نەبوون، ینی هەتا ڕادەیەک هەموو پشتیوانیان هەرێمی کوردستان بوو لایەنە سیاسەکانی کوردستان بوون کە هەوڵی چەسپاندنی حکوومەت و یاسا و دەستور دەدرا. گەلی کوردستان پێویستە لایەنە سیاسەکان حکوومەتی هەرێم و ڕاگەیان کاران هەموو دەبێت لە هەوڵی ئەوەدا بن کە بتوانن ئەو دەستورەی کە دەیانەوێت هەموار بکرێتەوە لە بەغدا و لەژنەی بۆ دانراوە دەبێت خۆمان باش ئامادە بکەین. دەستوری هەمیشەیی عێراق لە 144 مادە پێکاتووە. بە گوێرەی ئەو دەستورە عێراق دەوڵەتێکی فیدرالی سربەخۆیە، سیستەمی حکوم تێدا دیموکراسی و فیدرالیە. هەر بە گوێرەی ئەو دەستورە مافی سەرجەم پێکاتەکان لە چوارچەوەی دەوڵەت زامن کراوە، هاوکات تاکید لەسەر ماف و ئازادیەکانی تاک کراوەتەوە کەچی دوای 15 ساڵ لە پەسەندکردنی دەستور وەک شارەزایان ئاماژەی بۆ دەکەن تاکو ئێستا بەشێکی زۆری مادەکانی وەکو خۆی جێبەجێ نەکراوە. لەگەڵ ئەوەشدا هەست بە جۆرە پاشگەزبوونەوەیەک دەکرێت لە سیستەمی حکومڕانی و مافی پێکاتەکان، هەروەها خواستێک هەیە عێراق بگەڕێنەوە بۆ مەرکەزیەت و حکمی زۆرینە. تەها عەبدوڵڵا، گەلی کوردستان، هەولێر.